بیان و ئازانی خۆشەویست لە ئەڵقەیەکی تری بەرنامەی بەگوێری بەشی دووهەم بۆ تەواوکردنی بابەتی مخەیر و مسەیر لەگەڵ بەڕێز دکتۆر عەبدوڵڵا مامۆستای زانکۆ لە زانکۆی سلێمانی لەگەڵتانە بین. بەخێر بێتەوە بۆ ستۆدیۆ دووبارە کاک دکتۆر. بەڵێ دیارە لە ئەڵقەی یەکەمدا قسەمان کرد بەڵام دیارە زیاتر ئێوێ ئەم بابەتە زیاتر قسە هەڵەگرێ. ئێمە باسی ینی هیدایەت بوون و نەبوونی ئینسانێکمان کرد، ینی گوتمان خوددا چێ بوو ئێوێ هیدایەتی دەدا و چێژی بوێت هیدایەتی نادا، ینی ئەمانەی کە ڕخنەکانی نووسە بەم شێوەیە نووسیویان لەسەر باڕێن ئەم نمتا لای بەڕێز ئەمە چۆن لێکە دەیتەوە؟ ئایا هیدایەت بوون و نەبوونی کەسێک یعنی کافر بێ مسلمان بێ هەر ئاینێکی تر بێ هەر یا بڵێ هیچ نەبێ، یعنی زۆر کەس شێڵێ یعنی بێدینە پیانە وترێ لادینیون ئەیتر وەڵامی تۆ بۆم پرسیارەتیان. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. يما وكو باس ما كل مرتبي كما وتمن علمي خوايا ونسيني مقادير كان المرتبي دوهما مرتبي سيهميان مشيئتي خوابو يسي أم إشكالو يعني أمشو هذانا لمسألة مشيئتي خوايا يعني وكو آيات كان يشمع باس كل وكو خواه فنمي وما تشاءون إلا أن يشاء الله حتشيك تان يعني حتشيك ويستو إرادي إيه وهي هموي لدواي ويستو إرادي خواه يعني جاءت هداية قريته وغير هداية شقريته آيات وحديثة كان من باس كل حلقي بيشوها يردا يكم كسك اعتراضي لم تشتغل أم شو هي وروشان وكو خواه القرآن أخويا فرمي شيطان بو لدواي وكآدم سجدي بو آدم نبر خواه فرمي أبا واستكبر يعني بأمنيكي خواهي كردو دواي أويش قياسي بكارهاني وتي خلقتني من نار وخلقته من طين جا سيدي كان أقل أما شيئتي خواهي وكو جبر سيدي بكين أزاني برانبر شن قاعدة بيتوا شن قاعدة شرعية تقريبا برانبر شجدان قاعدة شرعية بيتوا بلى كابتانا مشيئتي خوا يعني معنى كيتشيا يعني لكاتك كإيما إيشي أكي مشيئتي خوا يعني أويا نك يعني مشيئتك واوليا بكاب زور بيت جاء سؤالاني كباسي زوري وشتكان بتخالم كاتانا يتر بابيرو كبيتوا يكم دانيان لشرع خوايا تكليف هي لبالغ يعني لغير بالغ لبيا كعقل إما عام باسي بمروفيش عقلك كان كين أخي بجبوش يوجهن باسي كين آخر يما أو كساني كوا أو شبهة دينكات أبي إما برانبر أم قاعدانا بأي وسينين لشرع خوايا لقرآن لحديثه خوايا التكليف قدم نالكات ها نكراو التكليف لهم لشيت كلاوة نكراوة بو إما باسي مروفيش عقلك يعني برانبر يعني مروفيك عقله بوشي برانبر مروفيك عقل باسي كات لبوري أو إيشاني كيكا بإرادي خويتي يعني لا جبرنية يان باسي تكليف كتاب القرآن ولا حديثه كسي كشتي لبيرشو بيتو بل شون لبيرشو تبي حكمك أويا يان كسي كوا ناس ساهية يعني ليت يكشيت حكمك يبلي أويا نية يسبي غمري خواه فلما نسي وهو صائم فأكل وشرب فليتم صومه فإنه أطعمه الله وسقاه هل كسي تبرجوي لبيرشو كبرجوي آية كخوي توا لم كاتا رجوك بتعمل بيتو قال لبيرشو تو لم كاتا أحكامي خواه روتي ناكات كابتانا ما قاعدية كم ينبو بمسألة مشيئتي خواتو ناتوني جبر دابني بو خلقه قاعدة دوهم ين كسي كواب بزورشتي بيكريت أحكامي خواه روتي كات روتي ناكات مكره نصي حديثي صحيح بيغمري خواه نصي قرآن كوا كسي ملجأ بيت كسي كمكره بيت روتي ناكات يعني أحكامي خواه نبا تحريم نبا واجب نبا إيجاب نبا سنة نبا حيشة روتي ناكات بويا أقل كسي لسلبانك كيف تخوارو بلين تو خوليك وتوا لسلبانك كيف تخوار بس ديكيك ألم كتا أحكامي جناية روتيك بلا تو شون كيف تخوار بس لكسا إلا لبعض حالاتك كان بلا تو بس رو بانا بوشي ستاري ونكراوا تو كوزاني أروي بر الشواء أروي بوشي جنايتي تخوار أمشتان الجياية بلا لو فرضنا مو أسباب كاني بكار هاني وكابراك وتخوار لسلبانك وبس ديكيك أي بقاتل دان لهم كسا نخيل لشر إخوة بقاتل دان لهم لبرو كسي ملجأ بوا لا ما بس قاتلناك ما بس بس حدث كذا كين حدث كالرؤى دا همو أفعال كان برا همو أفعال كان يكي لو أنا ينبنوا منيني لو يسأل حديث صحيح بيغمري خوافر إن الله وضع عن أمتي الخطأ والنسيان وما استكره عليه يعني أمشتاني كوائم التكليف خومانانية خوال سري لا بردوين
خوا لەسەری لا بردووی لەبەرەوە لە ئیرادە و تەکلیفی خۆمانە نییە کابەتانە تۆ بە مەشیئەتی خوا بینی بەڵگە بینیتەوە بڵێ وەڵا قەیشەکە ئەتەلامە کابرایەکی ڕەمەکی بێ لەو بازارە بڕۆ حەچێشتە بیکە نابێت ئەوە نییە پێغەمبەری خوا فەرمین الله وضع عن أمتي الخطأ والنسيان وما استكرهوا عليه قاعدەی سێهەمیان قاعدەی نازانم چوارهەمیان بوو ئەفەرمێ لا يكلف الله نفسا إلا وسعها یەک تەکلیفی خوایی تایە کە خوا فەرمێ ئەو شتا هەڵگرە عادی ئەو شتە هەڵگرە کە تۆ نایتوانیت لە هەموو قورئان و لە هەموو حەدیثی صحیح پێغەمبەری خوا حەدیثی صحیح بەڵێ ئێمە حەدیث هەیە کە بەدەم پێغەمبەری خوا بەڵێ ئەمە ئێمە باسی ئەو حەدیثانە دەکەین کە صحیح دیایە نەخێر نییە بە واقعی نییە قاعدەیەکی تر نازانم چوارم بوو پێنجەم قاعدەی پێنجەمیان باشە ئەگەر شتەکان بە زۆر بێت ئەگە تابعی مەشیئەتی خوابیریانی تۆ بڵێ وەڵا ئەمە بیکەی بە حجەت و بڵێ وەڵا ئەمە ویستی خوا لێرا وایە ئەبێ من ئیشەکان بکەم ئەی باشە بۆچی پێغەمبەرانێتە ناو ئێمە داخل لێرە پرسیارەکەی ئەوانش لێرەدا ئەوەیە هەموو شتێکی نووسیوە وەکو بەرنامە ینی دای ڕشتووە یعنی هەموو مرۆڤێک وەکو چۆن جینات هەیە با بڵێ ناو کڕۆمۆسۆم هەموو سیفەتەکانی ئینسانی تێدایە بەسی جگە لەوەی ئینسان کۆمەڵێک جگەلەوەی مثلا کۆمەڵێک سیفات هەن سیفاتی غەریزەشن دیارە لە ئینساندا مثلا سیفەتی شەڕەنجێزی یا خۆشەویستی هەر زۆر سیفەتی تر دیار هەر سیفەتی غەریزە بوو یعنی بنەبڕ ناکرێ تەنها تعدیل دەکرێ باشە لێرەدا یعنی مرۆڤێک یعنی زانست وامان پێڵێ دەڵێ مرۆڤێک کە سیفەتێکی شەڕەنجێزی هەیە ئەقڵێ ئەم سیفەتەی گەشە پێ بدرێ ئەکرێ ئەم سیفەتەشی گەشە پێ نەدرێ ئەو کاتێک کە ئێمە گەشەمان بەم سیفەتەدا ئەوە مرۆڤێکی شەڕەنجێزی لێ دەرەچێ ئەگەر پێشمان نەدا ئەوە مرۆڤێکی هێمن و ینی بڵێن ساڵحی لێ دەرچوو کەوا بێ لێرەدا نووسینەکەی خودای گەورە چ دەورێکی هەبوو بۆ ئێمە ینی ئەمان دەڵێن ئەمە شتێک نییەوە ئەمە ینی لەسەر ئەمری واقعدا خوددا هەموو شتێکی بۆ ئێمە نووسی بێت و تەدەخولی هەموو ئیش و کارەکانی ئێمە بکا و بڵێ تۆ نووسراوە بێ وا بڕۆیت و نابێ لا بدەیت لەم نووسینە باخر لێرە بەسی جەبریان بەسی اختیارە لێرەدا ئەگەر خودای گەورە هەموو شتێکی نووسی بێ ئەبێتە جەبر ئەڵێ ئەبێتە جەبر یعنی ئەگەڵیش نەیوسی بێ ئەوە نابێ اختیاری خۆت دەبا ئێمە باسی جەبرەکەکەین ئێمە ڕی نووسیوێتی بەڵێ خوا فەرمێ نووسیوێتی کاوەتانی این جەبر کەوا بێ ئەو مرۆڤە باش بێ خراپ بێ هەمووی لەسەر خۆی یعنی خوا پێکات یعنی ئەوای لێ دێت ئەوای لێ ئێمە باسی قاعدەکانمان نەکرد کەس دەوسی قاعدە کەسی ئینکاری کات آخر خو ئەم پرسیارە ئینکاریم سێ قاعدەیەک ئەخدی ئەوە خۆی ئیمانی بەخوانیەی تەوەچی دەکەینەوە آخر باش بەڵام تۆ ئەگەر بە جوانی سەیری بکە بە جوانی سەیری بکە شەرعی خۆوا نافەرمێن یەکەمە فەرمە تۆ غەیب نازانی یەکێ لە ئاساواری غەیب نەزانین ئەوەیە تۆ نابێت تۆ احتیمال بڵێ وەڵا خوا لەسەری نووسیم دۆ کاتە تۆ پێڵی چۆن ئیسە من قازیە بم کابراایکی متهمێتە لەم ئەڵم بۆچی و جەریمەتە کردووە ئەگەر وتی غەیب بەیانی خوا نووسی لەسەر دۆ کاتەم بیسە پێ ناڵم تۆ کتێبێک علمی خوا خوێندۆتەوە تا لەسەر نووسراوە نەخێت تۆ جەریمەکەی چووکە عەمدە ئەوێ عقوبەکە ئەوەیە خەتەئا بێ و عقوبەکە ئەوەیە ئەیوانەوە پێ ناڵێت باشە خوا آخر ئەم هەموو ئاەتە ئەڵێ ینی خودای گەورە مەشیئەتی هەیە نەنا دەڵێ من زاڵمەکان هیدایەت نادەم کافرەکان نایدەم یا مەسەرەن لە هەندێک شوێن ترا ینی بە پێغەمبەری خوا ینی ئەوڵێ خودای گەورە بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویە دەڵێت تۆ کەسێکت خۆشویست ئەوە مانایەوە نییە کەس هیدایەت درا ئەبێ من هیدایەتی بدەم باشە ینی هەندێک لە ڕخنەگران دەڵێن حتا ناردنی پێغەمبەرانیش بۆ هیدایەتدانی خەڵک هیچ سوودێکی نامێنێ دەڵێن هیچ مانایەکی نامێنێ قسەکەی غەڵەتە با خوددا هەموو کەسێک بە ئیمانداری بخاتە سەر ئەم دنیا یا وا بکە بە هەر هەمویان با هیدایەت بدرێن بە یا هەموو مرۆڤەکان بە باشی دروستکرد ناوانە یعنی خوا توانای ئەمە نییە خوا توانای ئەوە هەیە باشە خوا فەرمێ ئەگەر من ویستم بێت هەمووتان لەسەر یەک ئومە دروستەکەم ینی هەمووتان لەسەر ئەهلی ئیمانم بەڵام من اختیارم ماوە بە ئێوە تۆ ئیمان هەڵە بژێریت اختیار لەکوێیە کە ئەمە نووسرا ئەوە تخوا بینوسەرەوە لە ئەنواعی قەدەرەکات تخوا باسێکە تخوا حەزەکەم ئیشارەتی دەکەین بەڵێ ئەو هیدایەتەی شەڵا لە ئەنواعی قەدەرەکە باسێکن باش جا سەیریکەن ئێمە وتوان مەشیئەتمان هەیە يعني أستغفر الله يما يعني خوا فرمي من مشيئة ما يبصرهم بشتكانا بلى ليرة جبر رويا وأنا بو بلى ليرة دا باش أجر جبر روا لو قاعداني كباس ما كنا شوارم بينجنبو بلى كخوا أجر جبر بيه وشتكان بزور بيه ما بكريا باش بيغمبران بوشي خواين يرتنا وإما بلى مصلحين لنا وكمالجا بوشي بقران لنا وكمالجا بيه كسي كالس يبغى قران دروسكم ها بلى أجر جبر بيه بيلم بيدنگ ببرا خوا بيه ما نكاد تودعنيش بلى والله واقعية
والله تۆ یانی تۆ وەکو ئەو کابراایە کە بڵێ ینی بەخۆی ئەوانەی کە ڕەخنە دەگرن دەڵێن واقع و ئەم زانینەی خوای گەورە یعنی دوشتی دش بە یەکن یەک ناگرنەوە دەرێن منطق و عقل ینی ئەمە باش سوالەکە بگۆڕین با جوابەکە بگۆڕین اینجا باشە خوا پێغەمبەرانی ناردووەتە سەر ئومەتەکان و عەبدەکانی خۆیان ناردووە دەی ناردوێتی بەڵێ ناردوێتی بۆچی ناردوێتی بۆ ئەوە ناردوێتی خەڵکی داغیر تەغییر دروست نکات بڵێ دی باشە ئەگەر تۆ تەغییر دروست نەکە بۆچی پێغەمبەران نێریت بۆچی قورئان نێریت ئاڵن ناردنی ئەم ناردنی پێغەمبەران بۆ گۆڕانکاری یا بۆ تەغییرەی کە تۆ باسی دەکەی هیچ سوودێکی نیە لەبەرەوەی بەر لەوەی کەون دروست بێ ئەم هەموو مەخلوق هەمووی نووسراوە هیچ سوودێکی نووسراوە ئەوت خۆ هەر دووبارە کرد حەزم کردووە لە ئەنواعی قەدەرەکە باسێکینەوە بڵێ باشە قائیدەی پێنجەم یان شەشەمیان باش ئەگەر خوا بەجەبر پێمان بکات ئەگەر مەشیئەتەکەی خوا بێ کە ئیشەکان بە ئێمەکە لە ڕۆژی قیامەتە ساواب و عقاب بە جەزای عەمەلەکەی خۆمانە ها لە ڕۆژی قیامەتدا دیارە نەخێر خوا بێزۆری پێی کردووی ئەمە بەهەشتەوە بەجێن ینی کە باس لە ڕۆژی قیامەت دەکرێت هەر کەسە بە چاکە و خراپەی خۆیەتی محاسبەی دەکرێت بەڵام ئەڵێن هەموو ینی ئەمانەی کە ڕەخنە دەگرن ئەڵێن هەموو خراپەکاریەکان خودای گەورە بۆ ئێمە دروست کردووە ینی بۆچی لە جوابەکە تێ بگەین تۆ سوالەکەی تۆ وایە ینی کە ئەنەما جەبرە دی باشە کە جەبرە بۆچی لە ڕۆژی قیامەتە خوا قیامەتە هێنێت ئەم ساواب و عقابە هەر هەمووی وڵای جا ئەمەش پرسیارەشتری ئەوانە ئەوەیە بەڵام خوا ساواب و عقابە هێنێت لە ڕۆژی قیامەتە فەمەن جەزاء بما كانوا يعملون تۆ چاک بیت جەزاکەی ئەوەیە چاکە هەیە کە خراپ بی جەزاکەی خراپە باشە ئەمەی کە چاک بوو بۆچی دەڵێ بۆچی منیش لە چاکەکاران دروست نەکرام بۆچی من لە چاکەکاران دروست نەکرام لەبەر ئەو ئەخذی بە سەبەبەکان نەکران ئیشارەتم بۆ کردی خوا لە ئەنواعی قەدەرەکە باشە ئەڵێ هەموو ئەم سەبەب و هەموو ئەم شتانەی کە تۆ باست کرد لە ئەڵقەی پێشتریشە هەموو ئەسبابەکانیش نووسراون ئەبێوەش هەر ڕوو بدەن دەڵێ ئەمانەش لەسەر من نین باشە با قینەکە با پێشەکەوینم سەفەرە باش تۆ کەسێکەوە بڵێ هیدایەتی نییە بڵێ ئەتوانێت سەیری مەخلوقاتی خوا بکە بزانە کە ئەم عجایبی ئەم مەخلوقاتی خوای چۆن دروست بووە ئەرزوو ئاسمانە چۆن دروست بووە ئەتوانێت ناتوانێت ئەو سوالە لە خۆی کا بۆچی من دروست بووم ئەو پرسیارە لە خۆی دەکا ناتوانێت کەس چاوی گرتووە بڵێ تەفەکرنەکە لە ئالا و لە مەخلوقاتی خوا کەس چاوی گرتووە دەستی گرتووە بڵێ سەری ئەم قورئانەکە بزانە کە چی ئەجازێکی تایە چ ئەحکامێکی تایە چ شەرعێکی بۆ ئێمە هانیەوە بزانێک ڕاستە یان درۆیە ها ئاخر تۆ ئینسان تە ئەخذ بە ئەسباب نەکات نەتیجەکەی دەست ناکەوێت کاگەمێنیان کاتێک کە تۆ ئەخذ بە ئەسباب کرد لەو کاتا خوا نەتیجەکەی پێیات ئەخذ بە ئەسباب کرد خوا نەتیجەکەی پێیات بەڵام تۆ هەردا بنیشی پێغەمبەری خوا فەرمە ليس الإيمان بالتمني ئەفەرمە بەڵام ئیمان ما وقر في القلب وصدقه العمل يعني ئەوێت تۆ هەوڵی بۆ بیت ئیسا لەم هەموو فکر و ئەم هەموو دینە هەیە لەسەر ئەرزان زمانی خۆمانە تۆ کامیان نەزانی کامیان ڕاست و کامیان بەتاڵە نابێ هەوڵی بۆ بیت تۆ دروستە وەکو کوێرێک کابرای دەست بگرێ بەڵام ئەمە ڕاستە تەقلید یەکەی بەڵام تۆ گوێگرە تەقلید یەکەی تۆ بە جوابەکان بە تەرتیب بڕین تەقلید ئێمە وەکو کابرایەک باشە ئەڵێن یعنی زۆرێک لە دیارە لە عالمانی علم النفسیش ئەوانی پەروەردەش و إضافة إلى أوي كواني كنقدي دينيش أجرن والعياذ بالله يعني ألين تو ككسشي مسلماني لبري دايك باكو مسلمان توش مسلمان بيت أجر تو مثلا بون ما مستاهلش عيني ضل بوتا ما مستاهلش عيني لبروي باوكي ملابو يا زاري وهي أجر باوكشي ملا نبو بيه يعني مثلا كبوتا ملا دري الرنجة أجر أو دايك باوكي فرنسي بنا قشلي درسوها باشا يعني بيئة تأثيري هي باشا يعني ننا بيئة هل تأثيري هي ولا سامري واقع يعني ما وابنين وأجزانين وتم منالك خيتب يعني بابلين ناو بيئة خرابة وهر خراب يدرسي بيئة باش يدرسي يعني دري اللي رشا تمام باربوني مرو حرب يغمري خو إشارتي بوك فأبواه أفرمي باكو داكيتي ويلي كايكابا كاوري كابا جولا كايكابا كابرايكي أجر أي كوابي بوسي تمام باربي مروفا تاوانبار بوون نییە مەشیئەتی تۆ ئەفعالەکانی خۆتە هەنمونێک بەنانیەوە باشە کەسێک دایک و باوکی بێدین بوون مناڵەکەشی بێدین پەروەردە کرد بۆچی ئەم مناڵە لە دواترە بە ئاگری جەهەنەم بسووتێ کە مناڵ جیایە کە گەورە بوو فەرقی هەیە يعني مناڵە خۆ لە مناڵیە تۆ لە مناڵیە مناڵێک تەڵقینە دەی یعنی 17 ساڵ تۆ ئەم مناڵە تەڵقین بی 17 ساڵ مناڵ نییە باڵغ نە يعني لە مناڵیەوە هەتا 17 بەم مەبەستم
تۆ هەر تەڵقینی دەدەی لەسەر شتێک وای تۆ هەر یەک شتی بە ینی با بڵێن لە مێشکە ئەپەستی وای دوایی یعنی دەڵێن لە کورداری خۆشمانەڵێن ینی خوی شیری هەتا پیری ینی مثلەن باش ئیتر ینی خۆ جیایە فکرکردنەوە ئاخ دین وەکو خووە وەکو خوی لێ هاتووە خۆی سەلامە زۆر زار دین ئەخلاقە دین بڵێ عملان دین عقیدەیە بڵێ دین ئەخلاقا دین کۆمەڵێک عورفە عاداتە عیبادەتە عورف جیایە عیبادە محکەمەت ینی بەڵێن هەموو ئەم دەڵێن ینی ئەم ڕخنەزانە ئەڵێن ئەوە دینە دێ کۆمەلگاکەی ئێمە ڕنگ ڕێژ دەکات بەم عورف و عادات و تەقالیدی ئێمەوە یعنی ئەوە دینە دێ کۆمەڵێک شت بە ئێمە ئەڵێ بۆتە عورف و عادات و تەقالید مەسەلەن بۆ نمونە لە هەندێک شاری کوردستانە تا ئێستاش مەسەلەن حیجاب نەوعێکی ترە وەک ئەوەی لێرەیە هەیە یا دەڵێ حیجاب ینی وەکو ڕەمزێک وەکو عورفێکی لێ هاتووە وەکو عیبیش لێ هاتووە ڕەنگە زۆر کەسێ قەناعەتشی پێ نەبوو بێ بەڵام لەبەر کۆمەلگا ئەبێ وابیر بکاتەوە ئەبێ وا بکە یعنی زۆر جار کۆمەڵێک ئێمە عورف عادات تەقالید لە دین وەردەگرین تۆ جیایە عورف و عادات لە دین جیایە ئەم شتەی خۆمان مەسەلەی خۆمان جیایە لەسەر ئەمە بۆ ژینگە هێنایەوە تۆ سەیری کە لەسەر ئەو قسەی تۆ بێ هەرچەند ئەمە ئێمە مۆزوعەکەمە لە ئەنواعی قەدەرە ئێمە ئینشاڵڵا باسیەکەین بەس قەی ناکات خوا بە ئەم سەفەر هەموو سەفەرە نەڵێن لەو کاتی ئەوە بێ بڵێ ئەگەر لەسەر ئەو قسەی تۆ وا بێت کەوا بێ ئەبێ پیاوی موسڵمان دایم مناڵەکانی موسڵمان بەس وایە عموماً وایە نەخێر جاری وایە دایک و باوکی زۆر پیاوێکی ساڵح و کوڕەکەی وانە هەر ئیمانی بۆ مەبادی باوکی نییە باش ئەگەر جاری وایە زۆر شازە وایە شازیشی بە واقعی بینین بۆچی لە هەموو وڵاتانی ئەوروپی لە وڵاتی ئەوروپیا کابرایەکی مەسیحیە کوڕەکەی زیاترە کوڕەکەی موسڵمانە ئەمە لێرەشە خەڵکێک هەیە ئیسلام بۆچی زیایە بۆچی زیایە لەبەرەوە بیر ناکاتەوە ئیسە من ئیسە تۆ وەکو کابراایکی خۆنەوار ینی تۆ ئیسە کابرایە تۆ ڕازێ بی وەکو تەقلیدێکی ئەعماد دوای خەڵکەوی لە ئیشەکانت ڕازێ بیت تۆ بەتخواتەوە مرۆڤێکی عاقڵ ئەبێ بە منطق بیرکەیتەوە بەڵام عموما يعني معرفەی دینی کەمە مثلا تۆ کە ئەڵێ من ئیسلامم لەبەر ئەوە نییە کە تۆ بەرنامەی ئیسلامت لە هەمویان پێ باشتر بێ عەقلیەن خۆ تۆ نەهاتووی ئەنجیل خوێنبێتەوە بڵێ ینی عموما خەڵک ئەڵێ من مسلمانم وایە عموما خەڵک وان ئاڵێ نابێت جاوە ئیمانیشە لا هەویەکەشیان نووسرێ مسلم وایە ئەو ئیمانی تۆ باشە ئێمە حکم بەسەر خەڵک ناگەین نا يعني عموما خەڵک وایە بەڵام ئەگەر بچین لەم يعني مثلا ڕاپرسێ بکەین ناو خەڵکە ئەڵێ تلێ پرسی تۆ چی ئەڵێ من مسلمانم باشە تۆ کتێبی زەردەشتی خوێندوتەوە بوذات خوێندوتەوە مەسیحیەت خوێندوتەوە تەورات خوێندوتەوە يعني مثلا هیندۆسیەکانت خوێندوتەوە مثلا دەڵێ ساعبی مندایەکان خوێندوتەوە دەڵێ ناڵێ خوێن ئەی چۆن ئەمە هەڵبژارد بۆچی هەڵبژارد دەڵێ من بێگومان دایک و باوک یاوان ناڵێت مسلمانی لای خۆمان حل لە لای کوردی خۆمانە یەکسەر پێت دەڵێ ئەڵێ باشە کە تۆ مسلمانی ئیمان و بەخوا نییە کەم بەیانی ئەم شتانی کرد چادۆری تۆیەوە ئەم ئاسمانی بەسەر تۆیە ئەم ئەرزێک باسی ئیمان بوون ناکەن هەموو قەزاقمان پێی هەیە ئیمانە گیان تۆ گوێگرە هیدایەت یانی ئیمان بەڵام ئیمان بەچی ئیمان یانی هیدایەت یانی ئیمان لەو کاتا یەکسەر تەوحیدی خوا بۆ سلمێنێت یەکسەر حتا کاتێک کە هەورە تریشقێ کام کەسەی کە نەخۆنەوارە لە ئێمە یەکسەر ینی ئەڵێ سوبحان الله لە عەزەمەتی خوا ئەوە بەڵگەی لەسەوە ئیستیدلالە کابرایەکی مستەدیلە لەسەر ئیمانەکەی خۆی بەڵام ئەو کەسانی کەوا کە هیدایەت وەرناگرن یانی ئەمان ئەخذی بە ئەسباب نەکردووە کەس نەچاوی گرتووە نەگوێی گرتووە نەقاچی گرتووە بەڵام مەقصید بەڵکو قورئان کراوەتەوە خوا فەرمێ بێ سەیدی کە ئەفەرمێ کەس لێ زانە وما يعقلها إلا العالمون کەسێ لێ تێگە کەوا عالم بێت بیرکەرەوە لەو کاتە کە تۆ بیری کردەوە هەنگاوە بێرە پێشەوە خواشی هیدایەتی پێات جات خوا باسی قاعدەکانیش بکەین تەواو کە ئەمانە ئەی سلمێنێت کە ئەو مەشیئەتی خوا جەبر نییە ئەگەر جەبر بووایە خوا پێغەمبەرانی نەهێنارد واقعیش نردوێتی ئەگەر جەبر بووایە خوا کتێبەکانی نەهێنارد کە باسی چاک و خراپە بۆ ئێمە دەکات خوا فەرمێ پیاو مەکوشە پێغەمبەری خوا ها فەرمێش فەرمێ ئەطعموا الطعام خواردن بە خەڵکە ئەفەرمێ وأفشوا السلام کە بەڕێگاڕی سەلام لە خەڵکی بکە ئەی گۆڕێ ئەخلاقمان نەگۆڕێت تۆ بەڕێگار و پیاوێکی متەکەبیرۆ مەڕۆ بەلایە ئەفەرمێت تدخلوا الجنة بسلام لەو کاتە خوا سەوابی ئەوەی کە خوا خاتە باشتەوە باش ئەمە گۆڕان نیە ئەمە جەبرە یعنی خواتۆ بە ئەوەی پرسیارەکە لێرەدا یعنی هەست دەکەم یعنی خەلێک هەیە دینی خوا نا خەڵێک هەیە لە تێگەیشتنی ینی خودی مۆزوعەکە پرسیارەکە لێرەدا ئەوە ئەکا دەڵێ ئەمە مرۆڤە دێ گۆڕانکاریەکان ئەکا ئەسبابەکان ئەگرێتە بەر یعنی بۆی کاری باش بکە
مرۆڤ ڕاز ناکات بەڵام بەڵ- لێرە باس لە تەدەخولی خدای گەورە دەکەن یعنی ئەوان دەڵێن هەر کارێک کە مرۆڤ بیکە ئەمە بە ئەمری خوا کراوە تەدەخولی خدای گەورە ئەیکا تۆش ئەڵێ ئەوە ئینسانە خۆی ئەبێ عقلی هەبێ و شتەکان لێک نام نەوتووە تۆ خەڵ لە مابینی سوینەکانەوە کاکامیان بڵێ یەکەم کە خوا ئەفەرمێ بیگۆڕە خوا نەسی خۆیەتی کە فەرمێ کە فەرمی ئێوە شتەکانتان بگۆڕن ینی ئەوە کە ئەفرم مەشیئەتەکەی داناوە مەسەلەی جەبر نییە باشە تۆ ئەگە بەڕێگا ڕۆژی تۆ هەوسی خۆت نێ سەلامکەی لێکیان نیکەی هەوسی خۆت دێت تۆ کابراکی سەخیبیان بەڵێ خۆ کۆمەڵی ئاەتی تریش هەن لەسەر زۆر هەیە كل نفس بما کەسەبەت ڕەهینە كسبت رهينة ئەمە لێرەدا مرۆڤ حاچێت تۆ بیکەی خۆی خۆ بەرپرسیاری بەڵام ئاەتەکانی تریش ئەڵێن يعني ئەوان ناویان ناوە تەناقوزات نییە آخر ناڵم لەم کاتا خەڵکە لە مابینی صفەتی عیلمە هەمان يعني بۆ نمونە يعني ئەم ئاەتەمان کە هێنایەوە ئەو ئینسانە دەبێت ئاەتی تریش دەرێ هەموو مرۆڤێک ئەبێ خۆی تەغیری نفسی خۆی بکە ئێمە نایکەین یعنی خدای گەورە وامان پێڵێ بەڵام کە کردی مەشیئەتی خۆی لەگەڵایە ئینسان خۆی چاکە خراپ برن تێگەشتن لە ئاەتەکە بە شێوەیەشی گشتی ئەمەیە یعنی ئینسان بەرپرسیارە لە کار و کردەوەکانی خۆی بەڵام لە بەرامبەر ئەوەدا دەرێ قل لن يصيبنا باس کرد ما كتب الله لنا إلا ما كتب الله بەرە يعني لێرەدا کۆمەڵێک ئەو ئاەتانی ما أصاب من مصيبة في الأرض يعني ئەوانە کۆمەڵێک ئاەتەکان زۆرن دیارە بەڵام يعني پرسیارەکە لێرەدا ئەوەیە دەڵێن ئەم ئاەتانەش خۆی لە خۆیدا يعني ئەڵێن ئەمە تەناقوزێکی فکریە تەناقوزێکی عەقلیە ئەوان يعني ئەمە لەسەر زاری ئەوانەوە من ئەم قسەیەکەم يعني ئەڵێن چۆن ئەکرێ خودایەکی هێندە و گەورە و گران قسەکانی تەناقوز نییە برا ئێمە باسمان کرد لە مرتبەکانە من کە ئەو مرتبانە بۆ شێوەیە باسمان کرد مەبەستم هەبوو تاوکە ئەو سوالە دووبارە نەبێتەوە یان باسی عیلمەکانە ئەوان ئاەتانی کە باسی کەتەبە باسی عیلمە کتابە تعلقی بە صفەتی عیلمە وتمان صفەتی عیلم و ئەسیر نییە دوایەوە تۆ کە خۆ ئەم تەکلیفانتە لێ ئەکات هەموو تەکلیفاتەکە لەو ئەعمالانتە ئەکات کەوا اختیارین لە ئەعمالێک ناگا کە اختیاری نەبێت لە کاتی تەکلیف و لێ ناکە کە تۆ نەتوانی ئیشەکان بکەی تەکلیفی لە شتێکی ناکە کە تۆ چی بیت کە تۆ نەتوانی بیکەی ئێستا وەکو قاعیدەکانمان باس کرد ثواب و عقاب جا ئەگەر خوا ئەگەر لەسەر مەسیلەی مەشیئەتی خوا خۆی ئیشکالەکان ئابوو شێوەیە ئەڵە باشە کە تۆ مەشیئەتی خوا لەسەر هەموو شتێکانی کە بابەتانە پێمانەکەن خوا پێمانەکات لەم کاتە کابرایەکی مجریم پاساوە یەنێتە بۆ خۆی نەخێڵین بەم قاعیدانە شەرعی خوا خۆی دایناوە بمان ئەی باشە ئەگەر ثواب و عقاب ئەگەر بە مەشیئەتی خوا ینی بەویستی خوا حرەبی بە زۆر پێ بکات لە ڕۆژی قیامەتە ثواب و عقاب چۆن ئەبێ ینی ئەبێ یینیتیان نییە کابرای ئەچێ جەزای بەهەشتە بە ئازایی خۆی نییە کەسێکی کە جەزای جەهەنەمە بە خراپی خۆی نەبووە ئەی باشە ثواب و عقاب نییە نافەرمە جەزاء بما كانوا يعملون قاعدەیەکی تریان باشە ئەگەر لێرەدا خوا بە زۆر پێمە مەکە زوڵم بۆ خوا دروست نابێت زوڵم دروست نابێت کەسێک دروستەکە ئیمانی هەیە ئەو کەسی ترە بۆچی فەقیرە دروستەکە بە ئیمانە زوڵم نییە باشە خوا عادل نییە تاخۆ پرسیارەکەش لێرەداوەیە دەی بۆچی هەموو مرۆڤەکانی بەباش بۆچی دروست نەکراوە خوا ئێمەی دروست کردووە ئەسبابەکانی بۆ داناوین پێغەمبەرانی ناردووە بۆ ئێمە کتێبی نازڵ کردوتە سەر ئێمە بیرکەرەوە سەیرکە بزانەکە لەم ڕێگانە کامە ڕێی صراط المستقیمە کامە ڕێژکەیە کامە ڕێی صراط المستقیم و کامە ڕێژکەیە جا لە کاتێکە ئێستا مناقەشانی سێ کەمەیەکی ئێسەیەکی لە ئەسبابی مناقەشەکانی ئێستا خوا فەرمووە وجادلهم بالتي ئەحسن کە تۆ لەگەڵێکێکا مناقەشە دەکەی ئەبێ زۆر بە ئەجوان بە ئەدەبی لە فازی خراپی لەگەڵا بەکار نهێنی ئەبێ وای لێ نەکەی بخێتە ئەو وەژەوە ینی ئیتیهامی نەکەی بالتي ئەحسن بۆچی لەبەر تەحەقی بۆ دەرکەوێ وەرە مناقەشەکە خوا فەرمی ئەم کتێبم بۆ داناوە بین سەیریکەن بیخوێننەوە حتا پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وسەلام ئەفەرمی هەر کەسێک حرفێ لە قورئان خوێنێت ئەفەرمی کولی حرفێکی هەیە یەک دە حەسەنەی بۆ نووسێت دە حەسەنەکە ئەفەرمی پێغەمبەری خوا فەرمی ناڵم ئەلیف لام میم حرفە بەڵکو ئەلیف حرفە لام حرفە میم حرفە بۆچی بیخوێنی ئەبێت لی تێگەی جا لەبەرەوە هیجرانی قورئان یەکێ لە هیجرانەکانی ئەوەیە تۆ بێ کە تۆ خوێن دەبێت لی تێگەی کە لێشی تێگەشتی ئەبێ ئیمانی پێ بێت لێرەدا ئەسبابەکانی بۆ ئێمە داناوە کە بۆی داناوین کابەتانە تۆ نابێ بڵێ وەڵام مەشیئەتی خوا وایە کەوابێ ئەبێ ئێمە یانی خوا بەجەبر پێمانەکە یعنی هەر کەسی ئەم قسەیە بکە هەر چوار ئەبوابەکەی فقه ئەبێ لە ناو بات جا چوار ئەبوابەکەی فقهش لە ناوچوو یعنی شەرعی خوا یانی ئیتر لەو چوار بابەیە بابی عیباداتە معاملاتە
وەسایە و نیکاحە لەگەڵ بابی جینایەتە یعنی باشە وایە نەخێر کابەتانە تۆ کاتێ ئێمە ئیشەکانەکەین مەشیئەتی خوا لەوایە کەمی ئەو ئیشانەیەکەین شتێکی واقعیە ئێمە فرق لەما بینی حرکاتی ئەەکەین کە ئیستیراریە حرکاتێکی شەکەین کەوا بە ئیستیراری نییە شتێکی واقعی هەرکە سەری شەرعی خوا بکە ئەو حرکاتانی کە بەدەستی خۆی نییە ئەحکامی ڕووی تێ ناکات نە بە واجب نە بە حرام نە بە سنت نە بە مەکروه نە بە مەباح باشە بە قسەیەکی ئەپیکۆرۆسێک کە دیارە لەو زانایانەی لە 341 پێش زاین لەدایک بوو 200 هەتای پاشزین پێش زین مردووە نووسینێکی هەیە ئەڵێ بۆچی لە بوونەوەردا خراپە هەیە ئایا خوددا ئەیەوێت خراپە نەبێت بەڵام ناتوانێت نەیهێڵێت ئەگەر وا بێت کەواتە توانێت هەموو شتێکی نییە و خوددا نییە ئەی ئایا ئەتوانێت نەیهێڵێت بەڵام مەبەستی نییە و نایەوێت نەیهێڵێت ئەگەر وا بێت کەواتە خراپە خوازە و خوددا نییە ئایا ئەیەوێت خراپە نەبێت و دەشتوانێت نەیهێڵێت دەیکەوایە خراپە لە کوێوە دێت و چۆن خراپە ئەبێت ئەگەر خوا هەبێت ئەی ئایا نەتوانای هەیە خراپە ئەدەمێ ینی ئەی ئایا نەتوانای هەیە خراپە نەهێڵێت و نەویستی ئەوەشی هەیە دەیکەواتە بۆچی پێی بڵێن خوددا بەڵێ باش ئەمە لێرە یەکەم پیسای دەرێت بۆچی لە بوونەوەردا خراپە هەیە ئایا خوددا ئەیەوێت خراپە نەبێت بەڵام ناتوانێت نەهێڵێت خۆزگە ئەوە لە بابەکانی تر لەکە باسمان کرد بڵێ بۆچی بوو باسمان کرد ئیبتیلایە هەتاوەکو خێر و شەڕ دەرکەوێت ئیسێ تۆ کەسێک کە تۆ پێڵێ ئەم پیاوێکی شەڕ بۆچی دەکەی ئیمتیحان مەبەست ئەی تۆ ئیسە فەزلی پیاوی چاک لە ناو کۆمەڵگایە تۆ بۆچی ڕێز لە پیاوێکی چاکەگەری ناو کۆمەڵگایە بۆچی کابرایەکی خراپیش ئانی جوانسیێنی ناکە ینی محیبەت وی نییە لەبەر چییە لەبەر ئەوە کابرایك چاکەکە بەکردەوە اختیارەکانی خۆی چی کردووە کردەوەی چاکی کردو ئەیش بەکردەوە اختیارەکانی خۆی کردەوەی خراپی کردووە کابەتانی ئیبتیلا نەبوو لەم کاتە ئەمە دەرکەوت کە خراپە ئەوش دەرکەوت کە چاکە ئێمە کە دروست بووین کاک ئامێد نەسی قورئانە خوا فەرمووی ئێوەم دروست کردووە لەسەر ئەم ئەرزە لەبەر ئیبتیلایە تا دەرکەوێ کامیان ئەهلی ئیمانە و کامیان ئەهلی ئیمان نییە خوا دەست و قاچی کەسیشمانی نەبەستەوە کە بیر نەکەینەوە ئەوە جوابی ئەو کابرایە کە بەو شێوە قسەی کردووە بابەتانێت ئێمە دروست بووین تۆ بە جوابەکەن بین بەسەر نەڕین بە کەسێکی نەکا بڵێ وەڵام ئەمە ڕۆژ کابەتانی ئێمە دروست بووینەوە وەڵامەتی یەک ناوبڕی کورت وەرەوە سەر وەڵامەکان کاتی تاوت پێدەم میران و ئازانی خۆشەویست دوای ناوبڕێژ کورت وەگەڕێنەوە لاتە